بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين ربي اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي آمين خوشویستان السلام عليكم ورحمة الله وبركاته خوشحاڵم کە لە بەرنامەی نووسین و یادەوەری جارێککە بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستان دوای دابڕانیەکی کەم خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و جارێککە هاتینەوە خزمەتی ئێوەی خۆشەویست بۆ پێشکەشکردن و ئیدامەدانی بەرنامەی نووسین و یادەوەری. تەمەنایەوەکەن کە ئینشاءڵڵا تاکو ئەو جێی کە خوای پەروەردگار بە چاکە لەسەرمان حسابێکە و بە باشە حسابێکە لەسەرمان ئینشاءڵڵا بتوانین بەردەوام بین لەگەڵ ئێوەی خۆشەویست. بۆیش لە پێشێکی ئەوە وتم دوای ئەم دابڕانە چونکە ماوەیەک بوو کە بەرنامەکە نەبوو بۆی ئێوەی بزانن کە پاساوی نەبوونی بەرنامەکە ڕەنگە پەیوەندی بە باری تەندروستی منەوە بوو بێ نەک ئەوەی کە مامۆستا ئامادە نەبووە. ئینشاءڵڵا دەست پێکەینەوە بە حەول و قووەتی خوای پەروەردگار. هێشتا لە کتێبی خواناسی ئاین ئیمان چەند ئەڵقەیەکمان ماوە ئینشاءڵڵا ئەو چەند ئەڵقەیەش تەواوکەین و ئینشاءڵڵا دواتر ئەچینە سەر ئێکێ لە کتێبەکانی تری مامۆستا ئەلی باپیر. مامۆستا بەخێر بێ سپاس دەکەین بۆ سەلامەتبوونت لە ئەڵقەی ژمارە 49. سپاس بۆ جەنابیشتان و لەخوای پەروەردگار داواکارم ئەو ناڕەحەتی جەستەیی کە هەت بۆ بۆی کردبی بەمایی زیاتر پاک بوونەوە و زیاتر لەخوا نزیک بوونەوە. سپاس دەکەم مامۆستا، مەمنونم. مامۆستا لە ئەم کتێبەیە لە بەندی حەوتەمە قەولێکی عەتاءڵڵای ئەسکەندەریە هێنی زۆر پێ جوان بوو. ویستم لە پێشێکی بەرنامەکە بەکو خۆی بخوێنمەوە. مەناجاتێکی زۆر ناسکە. ئەفەرمێ خودای خۆم چۆن شتێک بە بەڵگە دەهێنرێتەوە لەسەر بوونی تۆ کە لە بوونیدا حەوجەی بە تۆیە. تۆ کەی ون بووی هەتا حەوجەی بێڵگەبی ئیسپاتی تۆ بکە وەکەی دوور بووی هەتا شوێنەوارەکان ئینسان بگەیەنێ بە تۆ. ئەو چاوە کوێر بێ کە تۆ بەسەر خۆیەوە بە چاودێر نابینێ و دەستخەڕۆ بێ بەندەیە کە بەشی لە خۆشەویستی تۆدا نییە. نازانم یانی ئەو جۆرە لە ئیمان ئەو چێژە لەو پەرەگرافەیە یاخود با بڵێن ئەو جۆری مناجاتە مامۆستا بەربەمبنای چ جۆرە ئیمانێکە، چ جۆرە قەناعەتێکە، چ جۆرە خواناسیەکە. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. کاکە پەیوەند ئەو قسانەی عەتاءڵڵای ئەسکەندەری کە ئەسڵی خۆی ناوی ئەحمەد بن عەتاءڵڵاه ئەلئەسکەندەری بەڵام بۆ کورتکردنەوە هەر دەگوترێ عەتاءڵڵاهی ئەسکەندەری. ئەوە یەکێک لە عاریفە گەورەکان کە نامیلکەیەکی هەیە بە ناوی ئەلحیکەم. شەرحی زۆری لەسەر کراوە. یەکێک لە شەرحەکان هی ئیبن عەجیبەیە بە ناوی إيقاظ الهمم في شرح الحكم. هروها زاناين ديك زور شرحيان لسكر ويش كلا شرحكاني شرحي محمد سعيد رمضان بوطية لا بيشج برجي قورده. أو قصي ك جنابة ترجمة كيد هنا يشي كلا حكمة كاني كلا الحكم ده هناويتي كذلك إلهي كيف يستدل عليك بما هو في وجوده مفتقر إليك. خواهد شون ده ببلغل سرتو بهندرتو شتيك بوبونك بيوسي بتويا أمجا بوشي ودي شيء تدوير أو لزاراوي التزكية ده بيدا قوتري الإيمان الشهودي يعني إيمانك مروف هي وابي بشيت حالتك وكبتشاوي ضل خواي پروردگار ببيني أو همان معناه أو فرمايشتي پیغمبر عليه الصلاة والسلام ك لحديث جبريل ده هاتوا
کە جیبریل لە شێوەی پیاوێکی نەناسراودا 4 پرسیار لە پێغەمبەر دەکا عەلەیهی سەڵات وەسەلام لەبارەی ئیسلامەوە، لەبارەی ئیمانەوە، لەبارەی ئیحسانەوە، لەبارەی ساعەوە، واتە ئاخر زەمان. کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە وەڵامی ئیحساندا دەفەرمێ الإحسان أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك. إحسان واتە چاک خواپەرستی، چاک دینداری کردن، ئەوەیە کە بە جۆرێک خوا بپەرستی کە دەیبینی خۆ گەر تۆش ئەو نەبینی تۆ ئەو هەر تۆ دەبینێ، ئەو واتایەکی ئەوەیە یاخود ئەگەر پێشت وانە بێت تۆ ئەو دەبینی بەلای کەمەوە پێت وا بێت کە ئەو تۆ دەبینێ. جا ئەو جۆرە ئیمانە وەکو من لە کتێبی ڕێگای ساڵح بوون بەرەو خواچووندا باسم کردووە لە کۆتایی ئەو کتێبەدا کە بەرهەمی تەزکیەبوونی نەفس یەکێ لە بەرهەمە هەرە گەورەکانی بریتێ لە پەیدابوونی ئیمانێکی شوهودی، ئیمانێک کە ئینسان بە چاوی دڵ خوای متعال ببینێ. جا دیارە ئەوەی کە عەطاء الله دەیڵێ لەو حاڵەتە ئیمانی شوهودیەدایە کە دەڵێ دوایی دەڵێ ومتى بعدت حتى تكون الآثار هي التي تدل عليك. تۆ کەی ون بووی کەی دیار نەبووی تاکو بەڵگەت لەسەر بهێندرێتەوە، و کەی تۆ پەنهان بووی یا کەی دوور بووی تاکو شوێنەوارەکان ئێمە بە تۆ بگەێنن. دوایی دەڵێ ئەو چاوە کوێر بێ عەمیەت عەین لا تراه رقيبا لا تراك رقيبا عليه، ئەو چاوە کوێر بێ کە تۆ چاودێر بەسەر خۆی نابینێ. ليس له نصيب من حبك. جا حقیقەت ئەوە وەکو گوتم حکمەتەکانی عەطاء الله ئیسکەندەری زۆر مەشهورن و هەموویان من لە گیانی ژیاندا 50 لە حکمەتەکانی هێنا و معنام کردوون هەر بە کورتی، و لە کتێبی ڕێگای ساڵح بوون بەرەو خواچوونی هەندێک لە حکمەتەکانی هێناون. زۆر لە زانایان حکمەتەکانی عەطاء الله نێواخنی قسەکانیان دەکەن. وەکو گوتم وا پێدەچێ ئەو پیاوە ئەوەی تەوان هەر کەسێک کاک پەیوەند کە قسە دەکا مەگەر چۆن ئەگەرە هەر تعبیر دەکات لە حاڵەتی خۆی، یعنی کەسێک ئەو قسانەی بۆ دەکرێ کە گەیبێتە ئەو حاڵەتە، کەسێک کە ئەو حاڵەتانە ئەو قسانە هەڵقوڵاوی حاڵەتێکن کە مرۆڤ بۆ خۆی چێشت بێتی. جا ئەهلی تەسەوف قسەیەکی جوانیان هەیە دەڵێ من ذاق عرف ومن لم يذق لم يعرف. خۆی ئەوی چێشتی دەزانێ بەڵام ئەوی نەی چێژێ نازانێ. جا ئەوانە هەمووی هەڵقوڵاوی ئەو حاڵەتەن کە مرۆڤ ئەوەندە لە خوای پەروەردگار نزیک بێ کە هەمیشە بە چاوی دڵ بیبینێ، و ئەگەر ناخۆ خوا سبحانه وتعالى بائن عن خلقه مستو على عرشه. خوا لە دەرەوەی دروستکراوەکانی خۆیەتی و لەسەر عەرشی خۆیەتی بەو شێوەیە کە بۆ خوا شایستەیە. خوا سبحانه وتعالى لە دەرەوەی چوارچێوەی دروستکراوەکانی خۆیەتی لەنێ دروستکراوەکانی دانیە. ئەوە بۆیە تاکی دەکەمەوە چونکە هەندێک کەسکە لە فەرمایشتەکانی پێغەمبەر حاڵی نابن عەلەیهی سەڵات وەسەلام یا لە ئایەتە مبارەکەکان کە سەریان بە جەستاندن دەگات تەجسیم و تەشبیه، پێیان وا کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرموویەتی خوا لە ئاسمانیان خوای پەروەردگار دەفەرمێ ئەوەی خوای کە لە ئاسمانە پێیان وا بۆ کە خوا لە نێو ئاسماندایە لەسەر عەرشە یا کە لەسەر عەرشە پێیان وا بۆ کە وەکو چۆن مرۆڤێک لەسەر تەختێک دادەنیشێویش ئاوا کە بە تەکید وانە وێچواندنە بۆ خوا، بەڵام خوا دەفەرمی لەیسە کەمیثلیه شەیء، هیچ شتێک وەکو خوا نییە سبحانه وتعالى. کەواتە کردەوەکانی خوا و صیفاتەکانی خوا وەکو کردەوە صیفاتەکانی دروستکراوەکان نین، وەکو حاڵەتی دروستکراوەکان نین. جا لە ئاسمانبوونی خوا واتە لە سەرەوەبوونی خوا، خۆ وشەی سەما یعنی سەرەوە، سەما یعنی سەرەوەی تۆ، السەماء كل ما فوقك. کەواتە خوا سبحانه وتعالى لە سەرەوەی دروستکراوەکانی خۆیەتی و لەسەر عەرشە دیسان بەو چەمکوواتە کە بۆ خوا شایستەیە هەمیشە زانیان هەروایان گوتووە. ئەگەر ناکەسێ بڵێ وەڵا خوا لەسەر عەرشە دانیشتووەکو چۆن ئێمە دادەنیشن، ئەوە تەشبیه و وێچواندنە بۆ خوا. جا پەکخستنی خوا لە صیفەتەکانی تەعتیل چەندە خراپە، وێچواندنی خوش ذاتی یا صفاتی
بە هێندێ لە سیفەتی دروستکراوەکان هێندە خراپە. یعنی لە ڕاستیدا دەبێ ئێمە وەکو زانان گوتویانە تەنزیه بلا تعطیل و إثبات بلا تشبيه یا بلا تجسیم. دەبێ ئێمە خوا بە پاک بگرین بەڵام لە صیفەتەکانی دای نەڕنین، وەکو کاتی خۆی هەندێک لە زانایان کردویانە بەحساب بۆ بە پاکگرتنی خوا صیفەتەکانی لێ دڵخستونەوە. یعنی گوتویانە خوا عەلیمە بەڵام عیلمی نییە، خوا بەسیرە بەڵام بەسەری نییە و هەروەها لەلایەک و نابێ کە خوا بە پاک دەگرین نابێت لە صیفەتەکانی دایڕنین و لەلایەک کەشەوە کە صیفەتەکانی بۆ دەستچەسپێنین نابێت تەشبیهی کەین و دروستکراوەکانی بسوێنین لەو نێوانەدا. پرسیارێکی گرنگیەتە پێشەوە لێرە بە فرسەت ێزانم بیڵێم ینی پرسیارەکە بکەم. ڕێک هەیە لەسەر ئەوەی کە خوددا وەکو بوون لەیسە کە میثلی شەی، ینی هیچ شتێک لە وێنەی نییە، بەڵام لە سیفاتانە لە سیفات ینی زۆر جار سیفەتی مەسەلەن بۆ نمونە لە سیفەتی نزیکە بێتەوە لە سیفەتی بەشەریش. ئەم قسەیە هەیە ئەڵەن لە ئەم ئەم بۆچوونە هەیە هەتا من خۆم لە کتێبە خوێنومەتەوە دەکرێت ئاماژە بەسەر چاوەکەشی بکەم. تەسەوەری ئەوە کرێت کە خوای پەروەردگار لە بوونە لە ذاتی خۆیە لەیسە کە میثلی شەی و هیچ شتێک لە ئەو ناچێت، بەس کە باز وردێکرێتەوە سیفاتەکانی وردەکرێتەوە سیفاتەکانی تێکەڵ بە سیفاتی بەشەر بێتەوە. کاکە پەیوەند هیچ زانایشی معتەبەر قسەی وای نەکردووە. کاتی خۆی هەندێک لە حەنبەلیەکان کە هەندێک لەوانەی ناو لە خۆ دەنێ سەلەفی زیاتر حەنبەلین کە ئیبن عەقیلی حەنبەلی بۆ خۆی چێکە لە عالمە گەورەکانی حەنابیلە و عەبدوڵڵا بن یوسف الجودەیع کە یەکێکە لە زانانی کە خۆی بە مەشرەب سەلەفی دەزانێ و ئێستا هەیە. من لە مەوسوعەی بیرکردنەوەی ئیسلامی لە نێوان وحی واقعدا لە کتێبی سێیەمدا باسی تەوژمە فیکریەکانی مێژووی موسڵمانان لەوێ لە باسی ئیمام ئەحمەد و حەنابیلەدا باسم کردووە. ئیبن عەقیل دەڵێ حەنابیلە هەندێکیان قسەی وایان کردووە بە ئاوی بەحر ناشۆرێتەوە لەبارەی خۆی متعالەوە، چونکە هەیان بۆ گوتوویەتی لە بەغدا چۆتە سەر مینبەر دانیشتۆ گوتوێتی وەکو چۆنە من ئاوە دانیشتم خۆ ئاوە دانیشتوە سەعرش. ئەوە ناڵم ئیمام ئەحمەد وا بووە، ئیمام ئەحمەد لەوە عاقڵتر بۆ عالمتر بۆ قسەی وا بکە، بەڵام بەڕاستی حەنبەلیەکان بە ئیبن تەیمیەشەوە ڕەحمەتی خوای لێبێ زێدەڕوویان کردووە لە ئیسپات و چەسپاندنی ئەو سیفاتانی پیان گوتون ئەسیفات الخەبەریە کە من تێبینیم لەسەر ئەو وشەیە شەر هەیە. زێدەڕوویان کردووە لە ئیسپاتی ئەو سیفاتانەدا لە بەرامبەر معەطیلەدا المثبتە چەسپێنەرەکان لە بەرامبەری معەطیلەدا ئەوانەی کە خوای پەروەردگاریان لە سیفاتەکانی داڕنیەوە بەحساب بۆ تەجریدی خوا و تەوحیدی خوا لە کاردانەوەی ئەواندا ئەوانی چوون زۆر زێدەڕوویان کردووە هەتا باسی هەندێک سیفەتیان کردووە کە وەکو ئەندام بۆ خوای متعال، باسی دەست و باسی مەسەلەن ساق و باسی هەندێک لەو شتانەیان کردووە کە ئەوانە هەمووی تعبیراتی ڕەمزین وەکو من لە کتێبی دووەمی مۆسوعەی ئیمان و عەقیدەی ئیسلامیدا هەروەها لە ڕوونکردنەوەی عەقیدەی تەحاویدا باسم کردووە. ئەوانە هەمووی تعبیراتی ڕەمزین بۆ مەبەست پێ سیفەتی خوای پەروەردگار نییە. بەهەرحاڵ جا ئەوە کە خوا سوبحانه وتعالى لە بوونیدا لەیسە کەمیثلیه شەیء بێ بەڵام لە سیفاتەکانیدا هیچ عالمیکی معتەبەر وای نەگوتووە بۆ زانیاریت. بۆچی؟ خوا بوونیشی هەیە وەکو چۆن شتەکان بوونیان هەیە وانییە؟ خوای پەروەردگار دەفەرمێ قل أي شيء أكبر شهادة قل الله كواتە خوا شەیئە بەڵام شەیء لا كالأشياء. هەروەها لە سنەتی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام وشەی شەخص بۆ خوا بەکار هاتووە ما شخص أغير من الله، هیچ شخصێک لە خوا بەغەیرەتر نییە. جاوە هەندێک ڕەخنیان لە من گربوو لەبەرەوەی کە من جۆزە لە تەفسیردا دەڵێم بۆیە نەخوای تاالە دەفووە هو الذي خوا ئەو کەسەیە ویان چۆن دەڵێ خوا ئەو کەسەیە ئێوە فەرمایشتی پێغەمبەر صلی الله علیه و سلم الذي لە زمانی عەرەبی دەیانێ ئەو کەسەی، بەڵام ئەو کەسە بۆ معنا نە ئەو مرۆڤەی، یعنی ئەو کەسە ئەو زاتە ئەو شتە
جاخوا شيء شيء بۆ خۆی بەکارهێناوە پێغەمبەری صلی الله عليه وسلم شخصی بۆ بەکارهێناوە بەڵام یعنی مشخص یان شتێکی مشخص بە واتایە کە زاندراو پێی پێبراو جا خوا بوونەکەی وەکو بوونی دروستکراوەکان نییە هەروەها سیفەتەکانیشی بۆیە نەخوا زانیاری هەیە بەڵام زانیاری ئێمە پەیوەندی بە مێشک و دەماغەوە هەیە زانیاری ئێمە لە ڕێی پێنجشەستەکانەوە دەست دێ زانیاری خوا وایەن بە تاکید نەخێر خوار بەزەیی هەیە حکمەتی هەیە دەسەڵاتی هەیە ویستی هەیە و هەروەها ئەو سیفەتانەی هەموو هەن بەڵام ئایا سیفەتەکانی ئێمە کە پەیوەندیان بە ئێمە هەیە بەجەستە و بە ڕوحمانەوە هەیە سفەتەکانی خۆی تاالەوان بە تاکید نەخێ بۆیە کە دەفەرمی لەیسە کە میتلی شەی زانایان دەڵن ئەی فی ذاتیه وصفاته نە لە خودیدا و نە لە ئاوەڵناو لە سیفەتەکانیدا هیچ شتێ وەکو خوان مامەسا ئەگەر بینە سەر هیدایەت با پرسیارێکیش لەمە بکەم ئێمە زۆر جار بستومان و لە سونەتی ئاینداریش بەو شێوەیە هاتووە کە هیدایەت پەیوەندی بەخوای پەروەردگارەوە هەیە بەڵام ئەم هەموو کۆششەی ئینسان کەیکا لە پێناوی هیدایەتی مەسەلەن بەرامبەرەکەیە لە پێناوی هیدایەتی خەڵکە قسەکە لەسەر ئەوەیە ئەمە چ کاریگەریەکی لەسەر ڕەزامەندی خوای پەروەردگارەیە کۆششی ئینسان چ کاریگەریەکی لەسەر ڕەزامەندی یاخۆ ڕەزابوونی خوای پەروەردگارەیە کاک پەیوەند کە باسی هیدایەتت کرد لێرەدا پێویستە شتێک ڕوون بکەینەوە ئەگەر ورد نەبین لە سەرنجدانی قورئاندا هەندێک لە ئاەتەکانمان وا دێنە بەرچاو پێکەوە دژ بن بۆ وێنە لە باسی هیدایەتدا خوا سبحانه وتعالى بە پێغەمبەری خاتەم دەفەرمێ عليه الصلاة والسلام لە سوورەتی القصصدا دەفەرمێ إنك لا تهدي من أحببت ولكن الله يهدي من يشاء تۆ ئەو کەسێک کە خۆشت دەوێ ناتوانی هیدایەتی بدەی بەڵام خوا هەر کەسێکی بێ و هیدایەتیەدا لێرەوا دەفەرمێ واتە لێرە هیدایەت لە پێغەمبەر عليه الصلاة والسلام نەفی دەکا لیلا دەبا إنك لا تهدي من أحببت بەڵام لە سوورەتی شوڕادا لە ئاەتی پێش ئاەتی کۆتاییدا دەفەرمێ وإنك لتهدي إلى صراط مستقيم بەدڵنیایی تۆ هەڵی هیدایەت دەدەی بەرەو ڕاستە شەقام باشە لەوێ دەفەرمێ هیدایەت نادەی ئەو کەسێک کە حەزت لێتی لێرەش دەفەرمێ تۆ هیدایەت دەدەی بەرەو ڕاستە شەقام ئەمە کە بەداخەوە زۆر لەوانەی کە من گوێ لە وتاروشتیان دەگرم شتانە لێک ناکەنەوە باشە لەوێ دەفەرمی هیدایەت دەدەی لەوێش دەفەرمی هیدایەت نادەی هیدایەت لێردا بە دوو واتا بەکار هاتووە هیدایەت یەک بە معنای ڕێنمایی ئەوە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ڕێنمایی دەکا یعنی ڕێ پێشاندان ڕێخستنە بەرچاو کە دەفەرمێەوە إنك لتهدي إلى صراط مستقيم تۆ ڕێنمایی خەڵک دەکەی ڕێی ڕاستیان پێشان دەدەیت کە دەفەرمێ تۆ ئەو کەسێک کە حەزت لێتی خۆش دەوێ هیدایەتی نادەی واتە نایخێ سەر ڕاستە ڕێ هیدایەت تێک بە مانای ڕێ پێشاندان هیدایەت تێک بە مانای خستنە سەر ڕاستە ڕێ چۆن ئەتۆ کەسێک لێ دەپرسێ ئەرێ فڵان شوێن لەکوێیە ئاوە تۆش دانیشتووی دەڵێی کاکە دەچی بۆ فڵان شوێن لەوێوە دەچی بۆ فڵان شوێن لەوێ بۆ فڵان شوێن ئەوە پیچی پێ دەڵێنەوە ئەوە ڕێنمایی ئەوە لای حاڵەتێک دەشتوانی دەستی بگری بڵێ وەرە کاکە لەگەڵ خۆمت دەبە لەگەڵ خۆت بێ بۆ شوێنە ئەوە خستنا سەر ڕاستە ڕێ بە ئامانجگەیاندنە ئەوەی دووهەمیان جا لەوەی یەکەمیان جا خوا سبحانه وتعالى ڕێنمایی هەموو مرۆڤەکانی کردووە کە دەفەرمێ وأما ثمود فهديناهم ئێمە ڕێنمایی ثەمودمان کردبوو ئەدی بۆ لە شوێنی کەش دەفەرمێ ويضل الله الظالمين خواستەمکاران گومڕا دەکا لێرە دەفەرمێ هیدایەتیان دەدەم لێرە دەفەرمێ گومڕایان دەکەم هیدایەتیان دەدەم بۆ مانایە ڕێی ڕاستیان دەخەمە بەرچاو ئەدی گومڕاکردن دوای ئەوەی کە ئەو هیدایەتی خوا خستووی نیە بەرچاو ڕەفزیان کرد ئەمجا خوا گومڕایان دەکا لە سزای ئەوەدا کە هیدایەتی خوایان قبوڵ نەکردووە جا ئەوەی کە جەناب دەگوتت کە خوا سبحانه وتعالى سەرچاوی هیدایەتەوە پێغەمبەر عليه الصلاة والسلام بەو واتایە کە ڕێی ڕاستمان دەخەنە بەرچاو بەڵام خوا سبحانه وتعالى بە تۆزی دێ خەڵک بخاتە سەر ڕاستەڕێ بە تاکید نەخێر بۆ چون ئەو کاتە حاڵەتی تاقیکردنەوەی لە مرۆڤ لا دەچێت بەڵام
هەر کەسێ هیدایەتی خۆی قبول کرد خۆی پەروەردگار چی بۆ دەکا ويزيد الله الذين اهتدوا هدى ئەوانەی هیدایەت وەردەگرن خوا هیدایەتیان بۆ زیاد دەکا وآتاهم تقواهم ئەدەوی هیدایەت وەرنەگرێ و ڕەفزی کە خوا گومڕای دەکا جا ئەوەی کە جەناب دەڵێ مرۆڤ هەوڵی مرۆڤ کۆششی مرۆڤ خوای پەروەردگار وەکو یاسایەکی خۆی یاسایەکی گردون لە ژیانی مرۆڤدا فەرموویەتی وأن ليس للإنسان إلا ما سعى بۆ مرۆڤ نییە مەگەر هەوڵدات بەبێ هەوڵدان مرۆڤ بە هیچ شتێک ناگا یان دەفەرمێ وەقل اعملوا فسيرى الله عملكم بڵێ کار بکەن بەبێ جوڵان بەبێ کارکردن هەروەکو کوردەواری خۆشمان دەڵێن لە تۆ حەرەکەت لە خوا بەرەکەت دەبێت تۆ بجوڵی جا ئەمجا کە دوایەوە تۆ بەرەو خوا دەجوڵی خوا دەستت دەگرێ ها فەرمایشتە قودسیەکەی کە پێغەمبەر دەیهێنێ کە پێغەمبەر خوای پەروەردگار دەفەرمێ من ئەتانی يمشي أتيته هرولة پێشەوە دەفەرمێ من اقترب مني شبرا اقتربت منه ذراعا ومن اقترب مني ذراعا اقتربت منه باعا ومن أتاني يمشي أتيته هرولة هەر کەسێ بستێ بۆ لام بێ باسشێک بۆ لای دەچم باسشێک بۆ لام بێ باڵێک بۆ لای دەچم ئەوەی بە ڕۆیشتن بۆ لام بێ بەڕاکردن بۆ لای دەچم یعنی چی یعنی تۆ دەبێ بەرەو خوا بجوڵی ئەمجا خوا سبحانه وتعالى بە شایستەی ئەوە دەزانێت کە بەرەو لای خۆیت بهێنێ لە پاداشتی ئەو بەرەو خوا جوڵان و ئەو وەرگرتنی هیدایەتی خوایەدا مامۆستا لە بابەتێکدا نووسیوتە زۆر کەس وازان گیر و گرفت و کۆسپی سڕی بڕوا بەخوابوون و خواناسی بریتێ لە بێبڕوایی ئیلحاد بەڵام لە ڕاستیدا کۆسپ و لەمپەری سەرڕێی خواناسی نەک هەر ئێستا لە هیچ سەردەمێکی مێژوویدا بێبڕوایی واتە ئیلحاد نەبوو ئەی چی بوو بریتێ بۆ لە هاوبەش بەخوا پەیداکردن تەماشا بکە خوا سبحانه وتعالى لە چەند شوێن لە قورئاندا ئەوە دووبارە دەکاتەوە ولئن سألتهم من خلقهم ليقولن الله ئەوە لە سوورەتی دوخاندا کۆتایی سوورەتی دوخان ئەگەلیان بپرسی چیە دروستی کردوون بە دڵنیاییەوە دەڵێن خوا لە سوورەتی زوخرفدا دەفەرمێ ولئن سألتهم من خلق السماوات والأرض ليقولن خلقهن العزيز العليم دەڵێن ئەگەلیان بپرسی چی ئاسمانەکان و زەوی هێناونەدی دەڵێن خوای زاڵی زانا هێناونەدی ولئن سألتهم من خلق السماوات والأرض وسخر الشمس والقمر ليقولن الله فأنا يؤفكون أو لسورة العنكبوت دا ئەگەر لیان بپرسی چی ئاسمانەکان زەوی هێناونەدیوە چێ خۆر و مانجی ڕام کردوون دەڵێن خوا بڵێ ئەدی بۆ لا دەدرێن یعنی چی مادام هەر خوا هەموو شتێکی هێناوەتەدی بۆ کوێ لا دەدرێن لە سوورەتی فاتیردا خوا سبحانه وتعالى دەفەرمێ يا أيها الناس اذكروا نعمة الله عليكم هل من خالق غير الله يرزقكم من السماوات والأرض من السماء والأرض لا إله إلا هو فأنا تؤفكون ئەی خەڵکی نەیادی چاکەی خوا بەسەر خۆتانەوە بکەن و ئایا جگەل لە خوا کەسێکی بەدیهێنەرێکی دیکە ژیوتان دەدا لە ئاسمان و زەویەوە بێجگەلەو هیچ پەرستراو نین بۆ کوێ لا دەدرێن کاک پەیوەند گرفتی مرۆڤ بە زۆری بریتی بووە لە دوای ئەوەی دانی بەبوونی خوادا بەدیهێنەراتی پەروەردگارێتی و خاوەندارێتی خوادا هێناوە ئەمجا لە مامەڵەکردن لەگەڵ خوادا هاوبەشی بۆ خوا داناوە جاجاریوە هاوبەشی بۆ داناوە لە بەدیهێنەراتیدا وەکو مەجوسیەکان و ثەنەویەکان کە گوتیانە وەک چۆن خوا دەخوڵقێنێ غەیری خواشەیە بخوڵقێنێ تەمان ئەوان دەڵێن یەزدان و ئەهریمەن یا ئەهۆڕەمەزدا لەگەڵ ئەهریمەن بڵێن بەحساب بەدیهێنەری چاکە و بەدیهێنەری خراپە یا چ لە بەدیهێنەراتیدا چ لە پەروەردگارێتی و خاوەندارێتیدا و چۆن خوا خاوەنی شتانە غەیری خواشیان بە خاوەنداناوە بەڵام بە زۆری لە پەرستراوێتیدا شیرک هاوبەش بۆ خوادانن بە زۆری لە پەرستندا هاوبەش بۆ خواداندراوە لە سوورەتی ئەشعەرادا خوای پەروەردگار باسی دۆزەخیەکان دەکات دوایی دەڵێن تالله إن كنا لفي ضلال مبين إذ نسويكم برب العالمين بەخوا ئێمە لە گوبڕایەکی ئاشکرادا بووین کە ئێوەمان یەکسان دەکرد لەگەڵ پەروەردگاری جیهانیاندا بە زۆری لەوەدا بووە بە زۆری لە مامەڵەکردن لەگەڵ خوادا وەکو تاکە پەرسترا و مرۆڤ بە هەڵەدا چووە ئەگەرنا تۆمان دەزانم ئیلحادی شەیە بەڵام ئیلحاد یەکێک نەبووە لە کێشە بەربڵاوەکان ئێستاش هەروایە ئێستاش کاکە پەیوەند یعنی زۆربەی هەرە زۆری
وەکو من لە مەوسوعی ئیمان و ئیلحاد دەباسم کردووە زۆربەی هەرە زۆری مرۆڤایەتی بە شێوەیەک لە شێوەکاندان بەبوونی خوادا دێنێ بەڵام ئەوە تا بەشێکی بوذاییە بەشێکی مەسە هیندۆسیە خۆ ئەوانە خواناسن بەڵام هاوبەش بە خوادا دەنێن یەک مانگا دەپەرستێ ئەوی دیکە بوذا دەپەرستێ شتێکی دیکە مشکومار دەپەرستن ئەوانەی ڕۆژهەڵاتی ئاسیا ئەوانە هەمووی خواناسن بەڵام خوا بە یەکگر نین ئەمجا نەسڕانیەکان جوولەکە یعنی ئەوانەی خاوە کتێبەکان سابیئە ئەوانە هەموویان یەزیدیەکان ئەوانە هەموویان خواناسن بەڵام لە مامەڵە لەگەڵ خوادا یەکێکیان مەلەک تاووز دێنێتە ڕیزی خواوێکی دیکە مەسەن ئەستێرە و خڕۆکەکان وەکو سابیئە کە من لە مەوسوعی ئیمان و الحاد بە تەفسیل باسم کرد یەکێکیان عیسا یەکێکیان موسا یا عوزەیر سەڵات و سەلامی خوا لەسەر پێغەمبەران بێ لێرەدایە کە مرۆڤ بە هەڵەدا چووە مامەڵەی لەگەڵ هەندێک لە دروستکراوەکانی خوادا کردووە بەو شێوە کە دەبێت لەگەڵ خوادا بکرێت شیفای لە غەیری وانزانی و لە غەیری خوازانی وە سەرخستن و ژێرخستن و ئەوانەی لە غەیری خوازانیوە و ئەوە بۆ زانیاریت هەر تایبەت نییە بە غەیرە مسلمانانیشەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ ئەخوەف ما ئەخاف عەلەیکم الشرك الخفي هەروەها پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فرموتي لا تطروني كما أطرت النصارى ابن مريم إنما أنا عبد الله ورسوله صحيح بخاري مسلم داتوا بمن هلا ملين وزيد الروي مكان لما تحمدا وكو نصراني كان زيد الروي كان لما تحي عيسى يكري مريم دا كرديان بكري إخوة وملين من بندي إخوة وبيغمبر إخوة هروها بيغمبر عليه الصلاة والسلام لأنه خوشي مرجدا فرميتي لعن الله اليهود والنصارى اتخذوا قبور أنبيائهم مساجد لنفرینی خوا لە جوولەکە و نەسڕانیەکان بێ گۆڕی پێغەمبەرەکانیان کردە مزگەوت هەروەها فەرموویەتی اللهم لا تجعل قبري وثنا يعبد خوایە گۆڕەکەم مەکە بە بتێک بپەرسترێ ماناوە لە مسلمانانشدا ئەوە ڕوودەدا ئەگەر وریانە بن من لە تەفسیری سوورەتی یوسوف لە ئاەتەکانی کۆتایی باسێکی خەست و خۆڵم لەبارەی شیرکەوە کردووە هۆکارەکانی شیرک جۆرەکانی شیرک و شیرک یعنی چی کە ئەویش لەو لە کتێبی دوانزەی مەوسوعە عەرەبیەکەم وەرم گرتووە کە لەوێدا تەفسیل باسم کردووە ینی گرفت و کێشەی گەورەی بەشەر بریتیە بۆ لە شیرک و ئێستاش هەر شیرکە ئێستا نەکەر ئەوە کاکە پەیوەند وەکو من لەو کتێباندا باسم کردو گوتومە شیرکی ئەصحاب القبور هەیە هەروەها شیرکی ئەصحاب القصوریش هەیە کە بەداخەوە هەندێک لەوانەی ناڵم هەمویان ناو لە خۆ دەنێن سەلەفیە مەشرب وهابی بە زۆری باسی شیرکی ئەصحاب القبور دەکەن خاوەن قەبرەکان پەرستنی خاوەن قەبرەکان بۆ ناچی بۆ خاوەن قەسرەکان ئەو حکمە میراتی و بنەماڵەیانەی بە ملیۆنان خەڵک لە دینی خوا هەڵدەجێڕنەوە بۆ باسی ئەوە نەکرێ تۆ باشە مسلمانێکی عەوامی سادە دەچێت لە ساحەب قبرێک دەپاڕێتەوە تووشی شیرک دەبێ غەڵەتە شیرک هەر شیرکە بەڵام ئەدی ئەوانەی کە ساحەب قەسرێک کۆشتێک حکمڕانی و بەدەسەڵاتەکەی بە ملیۆنان خەڵک لە دینی خوا لا دەدا و دەردێنێ و چەواشەیان دەکا گومڕایان دەکا یاخود ئیجبار و ئیکراهیان دەکا لەسەر ڕووکردن غەیری ئیسلام وەکو ئێستا زۆر بە زەقی ئەوە لە هەندێک لە دەوڵەتانی کەمدادا دەبیندرێ ئەوە گرفتێکی گەورە نییە مامۆستا بە فرسەت ێزانم دیسان پرسیارێ بکەم کە زۆر جار پێمە گوترا ئەم پرسیارە بکە بەڵام من هەمیشە پرسیار ڕاگرم تا ئەو لەحزەی کە ینی وەختی خۆی هێت هەندێک پیان وایە ینی وەهمێک بڵاوکەنەوە کە حرەکەتێکی ئیلحادی گەورە لە هەرێمی کوردستانە هەیە زۆر جار من ینی پێمە وترا گەرم پرسیارە لە مامۆسا بکەی بزانی مامۆسا قەنعاتی چۆنە واروەها مامۆسا ئاگای لەو حرەکەتە هەیە کە على اساس بێبڕوایەکی زۆر یاخود با بڵێن ئیلحادێکی زۆر لە هەرێمی کوردستانە بڵاوەکرێتەوە جەنابش ئێستا فەرمووت ئیلحاد هەمیش ینی نەبووە لە مێژووان نەبووە کە بێ بە بربەستێکی ئەوەنە گەورە لە بەردەمی ئاین و ئاینداریە قسەکە لەسەر ئەوەیە تۆ تەسەوری ئەوواکەی لە ناو هەرێمی کوردستانە کە ئێمە زۆر جار لە قیاداتی زۆر بەرزی تەنانە ئەلمانیەکانیش بیستومانە کە ینی کەوان باوەڕیان بەخوا هەیە و باهۆڕیان وایە کەوان مەنسەبیان هەیە و سونی نازام چینە لەم بابەتانە قسەکە لەسەرەوەیە بزەبەت لە هەرێمی کوردستان لەبەردەم ئەم مەترسیایە کە ئیلحادێکی گەورە لە ناو کووردا بڵاو بێتەوە مامۆستا
کاکە پەیوەند شەپۆلێکی ئیلحادی هەیە لە هەموو دنیادا کە سەرچاوەکەی ڕۆژ ئاوایە بە ئەمریکا و بە ئەوروپاشەوە بەڵام بە تایبەتی لە ئەوروپا شەپۆلێکی و تەوژمێکی بەهێزە هەر ئەوەش پاڵی بەمنەوە نا کە مەوسوعەی ئیمان و ئیلحاد بنووسم کە چاپی یەکەمی تەواو بوو ئێستا چاپی دووەمی دەکەنەوە لە دوو بەرەکدا ئەو شەپۆلە پڕشتی گەیشتۆتە جیهانی عەرەبی و لە نێو جیهانی عەرەبیشدا هەرێمی کوردستانی ئێمە و کوردستانەکانی دیکەش و وڵاتانی دیکەی ئیسلامیش چونکە ئەم دنیا ئێستا بەهۆی تەکنۆلۆژیای معلوماتی و بەهۆی ئەنتەرنێتە وەکو دەڵێن وەکو دێ وەکو گەڕەکێکی لێ هاتووە فعلا هەمووی خێر و شەڕی بۆ یەکی دێتەوە جا ئەوە پاڵی بەمنەوە ناکە من ئەو مەوسوعەیە بنووسم بە ناوی مەوسوعەی درەوشاوەی ئیمان و پوچەڵی ئیلحاد لەبەر ڕۆشنایی زگماک و عەقڵ و زانست و وەحیدە کە من پێم هەر کەسێ ئەو مەوسوعەیە بخوێنێتەوە لێی تێبگا هیچ سێبەر و تاریکی ئیلحاد لە عەقڵ و دڵیدا نامێنێ بە شەرتی لێی تێبگا هەر کەسێک بێت و هەر جۆرێک ئیلحادێکی هەبێ چونکە لەوێدا بەڕاستی من هەموو ئەو فیکرە و بۆچوونی ئەو مولحیدانەی کە لەسەر ئاستی دنیا ناودارن وەکو سام هارت و هتشنز و وەکو هەموو ئەوانی دیکە هەموویانم هێناوە بیرۆکەکانیان فکرەکانیان وە قسەکانیانم لە کتێبەکانی خۆیانەوە کە دیارە بە عەرەبی تەرجەمە کراون یا هەیەنە بە هیندیشیان بە کوردیش تەرجەمە کراون بەرپەرسم داونەوە جا بەڵێ کەم و زۆر ئەو شەپۆلە ئیلحادی هەندێک پرشیشی گەیشتۆتە هەرێمی کوردستانی ئێمە بەڵام ئەوە بەو شوێنێک کە بوو بێتە دیاردە لە حاڵەتدایە جارێ بەڵام دەبێت ڕێی پێ بگرین ینی دەبێت هەوڵ دەین کە بیپوچێنینەوە و نێڵین تەشەنە بکە بەڵام من پێم وایە کاکە پەیوەند دوور لە خوا دووری و لە ئیسلام دووری خەڵکێکی زۆر ناگەڕێتەوە بۆ کە مولحید بندان بە بوونی خوا نەهێنن دەگەڕێتەوە بۆ کە لە چاک لە دین تێنەگەیشتوون یاخود دینیان بە شێوەیەکی خواروخێچ بە شێوەیەکی خراپ بۆ پێشنیار دەکرێت ئەوەی پیان دەڵم بانکخوازێک دەبیستن کەسێک دەبیستن باسی ئیسلام دەکا بە شێوەیەک وا کە ئاوی دڵی نادا ئەوە یەک لە لایەکی دیکەوە هەند بەداخەوە هەندێک لە کەناڵەکان کە بە تەکید حیزب ئالمانیەکانیان لە پشتن هەندێک خەڵک دێنن ئەو مەسەلە و بابەتانە دەوروژێنن کە ئیشکال و گومان بۆ خەڵک دروست دەکا کە من نازانم ئەوانە خۆشیان بە موسڵمان دەزانن خۆشیان وا دەزان کە پسپۆڕن و موسڵمان بەڵام دەگەڕێن بۆ ئەو شتانەی بۆ وردەشتانەی کە ئیشکال و گومان بۆ خەڵک دروست دەکا لە حاڵێک دەکەمە ئەم هەموو ئاەتانی قورئان ئەم هەموو فەرمایشتانی پێغەمبەر هەیە عەلەیهی سەڵات وسەلام وەکو بڵێ خەڵکە لە هەمووی حاڵی بوو بێ بەڵام لە هەندێک بۆنەدا هەندێک کەناڵ دەچن لە هەندێک خەڵک دەتوێنن تەنانەت ناوی پێغەمبەر چاک نازانن عەلەیهی سەڵات وسەلام ناوی خەلیفە ڕاشیدەکانی نازانن زۆر زانیاری سەرەتایی نازانن باشە بدە سەڵاتدارانی ئەم وڵاتە ئەی نابێ خۆتان بە بەرپرسیا بزان بەرامبەر بە ژین و دینی ئەم خەڵک وڵات ئەوە ژینەکەتان لێ تێکداون قۆرەخکاری و گەندەڵێکی زۆرتان بەرپا کردووە وەکو من لە زۆر مناسەبەدا گوتومە و هەر دەشیڵێمەوە ئەوە ژینی خەڵکتان بەو شێوە تێکداوە کە کەمینەیەکی ملیارلێر لەسەر حیسابی زۆرینەیەکی ڕەشوڕوود لەسەر حیسابی کەسانێک کە کریخانویان بۆ نادرێت کە پاری دا و دەرمانیان نییە کە نازانن چۆن بە منداڵیان بخوێنن ئەوە ژینەکەتان وا لێ تێکداون دینەکەشیان دەتانەوێت لێ بلێ بفەوتێنن ئەی باشە بەرپرسان و حکومڕانان نابی خۆ بە بەرپرسیار بزان بەرامبەر بە دین و ژینی کۆمەلگا جا ئەو کەناڵانەشیان بەکرێ گرتوون و هەندێک دەهۆڵکوت بەکرێ دەگرن لەسەرەوە کەناڵان دێن بەلبەلە بۆ موسڵمانان دروست دەکەن دەگەڕێن بە دوای شتێکدا وەکو چۆن دەڵێ تەیریگول عاشق داری ژەق نەبووتە یان مێشەڕەشە دائیم بە دوای خاڵی پیست دادەگەڕێ با بە هەنگ بن بە دوای شیلەدا بگەڕن هەنجوین بۆ خەڵک دروستکەن مێشەڕەشە مەبن نەخۆشی بڵاوکەنەوە بەڵێ ئەو لە هەندی حاڵەتدا ئەوە هەیە وەکو گوتم بەداخەوە کە هەندێک لە دەسەڵاتداران و سوڵتەش لە پشت ئەوەن کە ئەوە شتێکی زۆر خراپە چونکە
گەنجەکانی ئێمە لاوەکانی ئێمە بە هەردوو ڕەگەزینێرومەوە کاتێکە پەیوەندیان لەگەڵ خوادا پشڕێ معڕەزن بۆ دەیان دەرد و نەخۆشی نەکرد تەنیا بۆ نێرگە لە کێشان بۆ بەکارنیانی مادە سەرکەرەکان کە ئەوانە ماک و میکرۆبی زۆر نەخۆشی لادانی دیکەشن بۆ داوێن پیسی بۆ خۆکوشتن بۆ خەڵک کوشتن بۆ دزی بۆ ڕێگری بۆ بڵاوکردنەوەی پەشێوی ئالۆزی بۆ هەڵوەشانەوەی خێزان باشە ئێوە چ بەشەوەندێک لەوەدا دەبین و خەڵک لەخوا دوور بخەنەوە وەختێ خەڵک لەخوا و لە مزگەوت و لە ئیسلام دوور دەکەوێتەوە تووشی هەموو شتێکی خراپ دەبێ گور شەیطانی گورگ دەیڕفێنێ و بەرەو هەڵدێری سەر بە فەتارەت چوون و بەرەو هەڵدێری تاوان و لادانی دەبا جا ئەوە هەیە وەکو گوتم و بۆیە ئێمە خۆشمان لە بەرامبەر ئەوە پرازانین تەمەەن ئەو کتێبە ئێمە وەکو چۆن بە شێوەیە کتێب هەیە لە یوتیوبیشدا دانراوە و هاوزەمان لەگەڵەوەی کە ئێمە پێشەوەی بیکەینە کتێب بڵاومان کردوێتەوە بۆی هەموو کەس بتوان دەستی بیگاتێ و کتێبی دیکەش لەبارەوە هەر نووسراون بۆیە موسڵمان پێویستە ئاگای لە ئیمان و عەقیدەکەی خۆی بێ ئەو شەپۆلە فیعلەن هەیە و دەویسترێ کە خەڵک لە دین دوور بخرێتەوە دەزانی بۆچی دەویسترێ خەڵک لە دین دوور بخرێتەوە کاکە پەیوەندیان پێم وایە هۆکارەکەی ئەوەیە خەڵک ئەگەر دینی هەبوو عیزەتی خۆی کەرامەتی خۆی بوونی خۆی دەپارێزێ کە مرۆڤ بەتاڵ بووە لە دین خاڵی بووە لە دین و لە معتەقەد خۆی هەرزان فرۆش دەکا و بەدەم هەموو پشۆبایەکی هەر خۆسەپێنێک و هەر کەسێکەوە دەچێت کە بیکڕێ کە لە خشتەی برێ بەڵام وەختە ئینسان دینی دەبێت دامەزراو دەبێت بۆیە دەڵێن بە خەڵکەکە بەتاڵ و حەتاڵکەین و لە نێوە ڕۆژی دینداری خۆیان هەتاکو سووک بەدەستمانەوە بێن وەکو کە ڕێگەڵێک چۆن بالی دەدا و ڕای دەماڵێ بەڵێ مامۆستا تۆ خۆت متابعەی چۆنەڵێ ئەوەی الحادە جیهانیەت کردووە تەمان ئەوەی الحادە جیهانیە ئێستا ئیدعای چۆنەڵێ ئاسێکی زانستیەکە ینی ئاسێکی نوخبەوی زانستی جەنابەت باسی ئەوەشت کرد کە ئێمە بە جۆرە لە جۆرەکان مەسئولیەتی ئێمە هەیە کە ڕێگەی لێ بگرین چ وەکو با بڵێنەوانەی کە نووسەرن ئەوانەی کە لە بواری مەسەلەن بۆن بنە هەتا حکوومەتیش مەسئولیەتی حکوومەتیشە وەکو جەنابەت وتت قسەکە لەسەر ئەوەیە ئەو ئاستە زانستیە پێویستی بە ئەگەر بتەوێت ڕەدێکی بدەوە پەیوەندی پێویستە بە ئاسێکی زانستی گەورەوە تەبانم ئەو کەسانی کە ڕەدی ژەدەنەوە خۆت باشە زانی ئەبێ ئاسێکی قوڵی زانستیان هەبێ بۆی ڕەدی بتوانن ئەو ئیلحادە زانستیە بنەوە ئەوە لە ڕوانگەیەکەوە لە ڕوانگەیەکی ترەوە مامۆستا ئەو ئاستە زانستیە پێ وایە دێ بۆ ئاستی عوام ینی خۆ بخۆی دەزانی ئێمە کاڵ باسی عوامەکەین زۆر پێیوەست نیە بە ئاستە زانستە قوڵەکەەوە ئەلێەوە دەڵێن ڕەنگە ڕنگدانەوەی با بڵێن ئیلحاد لە هەرێمی کوردستان بەو شێوەیە نەبێ ینی نەتوانێت زۆر مەسا با بڵێن بەناو کۆمەلگای بڵاو بێتەوە بە ئاستێکی بەربەڵاو لەبەرچی لەبەرەوەی هەر بخۆی ئاستێکی زانستی بە بڵێن نوخبەوی هەیە کاکە پەیوەندیان جارێ من لەو مۆسوعەیەدا باسم کردووە نەک لەودا بەڵکو لە کتێبی خواناسی ئاین ئیمان کە ئێستا ئێمە خەریکی توێژینەوەی کە ئێستا چاپی سێمی لەو ڕۆژاندا دێتەوە ئینشاءڵڵا باسم کردووە لە ڕاستیدا ئیلحاد بناغەیەکی عەقلی علمی زگماکی نییە یعنی لە ڕاستیش بڵێ ئێستا مەسەلەن یەکێک لەوانە ریچارد داوکینز بڵێن کە بە حساب زانایکی بیۆلۆژیە باز دەکا و هەندێکی دیکەیان بە حساب لە ڕووی فیزیاوە لە ڕووی گەردووناسیەوە پسپۆڕن بەڵام پسپۆڕیەکەیان لە بوارەکەی خواندا ئەوە ڕێزمان بۆی هەیە دوایی کە دێن بۆ باسی خوای پەروەردگار و دێن بۆ باسی دین نەخوێندەوار و ئومی و نەشارەزان شارەزانین لەوێدا بە تایبەت من تەم باسم کردووە کە هۆکارێکی سەرەکی ئیلحاد بریتێ لە ئاینی تێکدراوی نەسڕانی بریتە لە ئاینی شێوێنراوی نەسڕانی ئاینی کە عیسا هێناوی عەلەیهی سەڵات وسەلام ئێستا ئەوە لە ڕۆژ ئاوا نییە خوا یەک ئینجیل بۆ عیسا ناردووە سا نەسڕانیەکان چوار ئینجیلیان لەبەردەستدایە خوا عیسای ناردووە وەکو پێغەمبەری خوا و بەندەی خۆی ئێستا عیسا وەکو کوڕی خوا دەپەرسترێ کەنیسە کاتی خۆی پەرزگا بۆ خەڵک خوای تێدا پەرستووە ئێستا لەوێ قەش و پاپای تێدا دەپەرسترێ ئێستا چینی ئەکلی ڕۆژ دروست بوو ئێستا پاپا وەکو وەکیلی خوایە ئەی ئەوروپا بۆ لە ئاین هەڵگەڕانەوە پاپا و قەشەکان خۆیان کرد بە وەکیلی خوا لە حاڵێکدا کە زانا دەبێتە وەسیتێک لە نێوانی خەڵک و خوای پەروەردگاردا تا خوا بە خەڵک ناسین دینی خۆیان تێبگەێنێ کە هیچ کەسیش
بۆی نییە بڵێ زانایی لە دیندا لەسەر خۆی قۆڕخکە بەڵام ئێستا لە ئەوروپا لە ئاینی کڵێسادا لە ئاینی مەسیحیەتدا مەسیحەتی تێکدراو ئێستا چینی ئەکلیرۆسەیە ئەوەی کە لەو چینەدا نەبێ بۆی نییە باسی کتێبی مقدس بکە کە ئێمە لە ئەسڵی دینی خۆی پڕگەرشتی وەمان نییە جا قسەکەمان لەسەر ئەو ڕهینە بۆ ئەوی الحادەک کە لە ئەوروپا هەیە و ئاستە زانستیە پێویستی بە ڕەدی زانستی پێویستی بە ڕەدی زانستی هەیە بەڵاوکو گوتم ئەو زۆر زەحمەت نییە جارێ هەر لە نێو خۆیان وێنێکی لەوان ئەنتۆنی فلۆ کە زانایەکی بەریتانی بوو 40-50 ساڵ ملحید بوو بەڵام دوایی چەند 15 ساڵێک پێش وەفاتی کە ساڵانی ڕابردوو وڵێ وەفاتی کرد گەڕایەوە هەتا هەندێکیان تۆمەتبارێک کردبیانەوە لەبەرەوەی کە بەرەومبردن دەچێ و لە ترسی خوای گەڕاوەتەوە هەوی دەڵێ ناخۆ من ئێستا بڕوان بە هیچ دینێک نێ وەکو دین تۆ لەبەر شارەزای مەسیحێتی هێوە نییە بە دینی بزانێ شارەزای ئیسلامیش نەبووە دەڵێ بەس ئەمە خواناسم دەڵێ عیلمەکەم ئەو زانیاریە کە من هەمە بەوەی گەیاندوم کە ناگونجێ خوانە بێ بەڵام ناوەڵ لە ترسی هیچ شتێک نییە قەناعەتم وایە جا مەبەستم هەر لەوێ خەڵکی زۆریان هەیە من تەمە هەر بە قسەی زانایانی دیکەی دژمە ملحیدەکان لەو مەسوعێدا بەرپەرچم داونەوە بەڵاوکو وتم قسەکانی ئەوەندە زانستی نیە تا تۆ بڵێ وڵا دەبێت کەسێکی دیکە زۆر چونکە بۆ خۆ ئیلحاد زانست پاڵپشتی نییە ئێستا زانست یعنی چی زانیاری یعنی باسی سیستماتیکی و باسی منەظەمی و ڕێک و پێچی کەون وانە جا لە بواری ڕۆکناسیدا لە بواری مرۆڤناسیدا لە بواری مێژوویدا لە بواری گردونناسیدا لە بواری ئەو شتانەی کە خوای متعال ئەم گردونی لێ پێکەناون هەر کەسە لە بواری خۆیدا لە بواری پسپۆڕی خۆیدا ڕێک و پێچی گردونی بۆ دەردەکەوێت زانیاری بریتێ لە باسی ڕێک و پێچی گردونی یاساکانی کە خوا لە گردوندا دایناون جا ئەوە چ ڕەبتی بە ئیلحادەوە هەیە خۆ گردون تاکو ڕێک و پێکتر بێت تا مۆنەظەمتر بێت جا ئەو زیاتر پێویستی بە ڕێخەر هەیە ئەو زیاتر پێویستی بە زاتێکەیە کە ڕێکی خزبێ یاسای بۆ دانابێ و سیستماتیکی کردێ کەواتە ئەمجا لە ڕووی عەقڵیەوە یعنی عەقڵ هەمیشە لەگەڵ ئیماندایە و زگماکی مرۆڤ فیتڕەتی مرۆڤ لەگەڵ ئیماندایە و وەحی خوای پەروەردگار لەگەڵ ئیماندایە بۆیە من ئەو کتێبم لە دابش کردو بۆ 4 بەشە درێژاوی ئیمان و پوچەڵی ئیلحاد لەبەر تیشتی زگماک و عەقڵ و زانست و وەحیدا هەر کامێ لەو چوارانە تۆ دەگەینە بە خواناسی و بە ئیمان بەخوا هێنان دەست خۆش مامۆستا ئەڵقەی ژمارە 49مان کۆتایی هات ئینشاڵڵا ئەوەی کە ماوە لە کتێبەکە هەڵێگرین بۆ ئەڵقەی ژمارە 50 سپاس دەکەین و ماندوومان کردی ماندوو نابن سپاسی وەرز دەکەم کاک پێوەن سپاس دەکەین بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە ئەڵقەی ژمارە 49 تاکو بە گەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەگەڵ